سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت باز لەوە دەکرێت دیاردەیەک سەری هەڵداوە لە بەردەم دادگاکانی هەرێمی کوردستان خەڵکانێک شاهێدی بە ساختە دەدەن. ئەم دیاردەیە بە چ شێوەیەکە؟ ئەوانەی کە شاهێدی دەدەن لە کاتێکدا هەم لە ڕووی ڕێنمایە ئاینیەکان هەم لە ڕووی ڕێنمایە یاساییەکان تاوانە. چۆن دەکرێت کەسێک لە بەرامبەر بڕێک پارە شاهێدی بە ساختە بدات؟ دادوەرەکان، پارێزەرەکان، هاوڵاتیان سەبارەت بەم کەیسە چی دەڵێن؟ ئەمە دیاردەیە، حاڵەتە، ڕووداوە، چارەسەری بە چ شێوەیەک دەبێت؟ شاید حاڵێک دەڵێت ڕووداوێکی وا بە چاوی خۆم بینیومە لە مانگی ڕەمەزانیش ڕووی داوە. ڕووداوەکە چۆن بوو؟ ڕووداوەکە ئەو بوو کە من چوومە مەحکەمەکە غێر ئەو شایدی کە دێ شایدی دەدابێ بتناسی. قورئانی خوارد گوتی بەو قورئانەی ڕاستی دەرێن. کە قورئانەکەی خوارد گوتم دەمناسی گوتی نەخێر. سوێندیشی خوارد بە سوێندی خوارد گوتم ئەگەر نەمناسی کو سوێن دەخۆی. حتا لە پێش حاکم پێم گوتم ئەو قورئانت لێدا. گوتم هیچی دیکەت پێ نارێت. بە درۆ خوارد. گوتم بە درۆ خواردت. دەرێن دەمناسی دەرێن نەخێر ناتناسی. ئای خۆتۆ لە ماڵی من نییە. چی ڕووی داوە چی ڕووی نەداوە؟ مشکلێکی عایلی. کێشەیەکی کۆمەڵایەتی بوو. یعنی شایدی درۆیەکە گەورە بوو. شایدی بە مانجی ڕەمەزانی گوت مانجی زەرەری زۆر لە تۆدا. طبعاً. ماڵی بوو یان کۆمەڵایەتی؟ ماڵی بوو بەو شایدیەش نەفەقەیان خستە سەرە من 2 ملیۆن و 600,000 دینار. سەبارەت بە دیاردەی سوێند خواردنی ساختە. ئەم حالەتە هەیە بەرێ هەیە شەخصێ دەگەڕێتن لە پێش مەحکەمەڕاوە دەستی بە 15,000 شایدی دەدا بە درۆ. بە درۆ بەژۆ شخصە دیار نییە شخصە لە خۆ لە زادێ دەسوڕێتەوە دێو دەڕوە ئیشەکەیەوەیە چاوەڕێ ڕحمی خوا دەکات مشتریە جێ قوڕاق دەکاتن چێن دەرێ 15,000 شایدی داتن کابرا ینی بەجددی بۆ هەیە بۆ بە شخصەکە دیار نییە چەند کەسەکە دێت شای دەداتنە بۆ خۆم نەدی بە جێم لە بە شخصەیە لەگە من سوار بە گوتیتی نەفەر لێ دەربە 20,000 15,000 شادی دەدات باش شایدەکان لەسەر چی دەدەن بۆ نمونە زۆرە شایدیە ڕزانکە زیاتر قەزەی نسبەی تەلاق زۆرە نسبەی تەلاقی هەیە وەفات هەیە ئەو شتانە زۆرە نسبەی تەلاق یعنی ئەوە مەسەلەی یەکلاکەرەوەیە پیاوەکە زەرمەندە بیان ژنەکە چۆ شایدی دەدەن هەردوو لایەن زەرمەندەوە بەس لۆ نمونە کابرا کەسی لەگەڵ دانێکاکە شایدم دەوێتن شایدەجی دەبینەوە 20,000 50,000 دەداتی دەبتە شایدی گەیشتە 50,000 شایدی زیاتریشە بەساتی قورئانی ناخۆ دڵناڵێ سوێن بەو قورئانیان بەو ستوزانە والله الله يعلم کابرا خۆی و شانسی خۆی یعنی ئەمە حالەتە ینی بۆ دیاردەیە هەیە بەڵێ بڵێ ئەو دیاردە باشە تۆ وەکو خاوەن شۆفێرێکی تاکسی چی جێلێ بووە لەوەی کە تا ئێستا لە خۆی سوێن خواردن زۆرانە کەنات شاید دەدەن بە پارە بە 15,000 دینار دەچی شایدی پێ دەداتن ئەوانش معروفن هەر لە زۆربەی زۆر هەمیان دێنە ناسن معروفن ئەوانە ئەوە وەک کاسبێک ئەو لۆ خۆ دەیکا بەس ئەوە دەکە ینی مەسەرن ئەڵەسڵ ئوموری ژیانی خۆی دەکە ئەوان معروفە دەیناسن ئەوزار هەندێک جاروێت تووشی ئەحراز دەبن لەوەی ئەوانە شاید لۆ خەرک دەدەن سیقە و ئەوە شێ متمانیان لە ناو خەرچیش کەم دەبتەوە ڕاست بێت ئەتۆ هەر هەیە کارپسی شایدی لۆ بدەیت ئەتو ئەگەر نەیناسی کولۆ ژمارەکە دیش ناتوانانی شایدی لۆ بدەیت ئەرەوڵە هەیە ئەرەوڵە هەیە بە پارە شایدی دەدا بە چەند بە پارە ینی چەندی دەوەردەگری بۆ کەیسێک چیە کەیسەکان لە 25,000 کەمتر نییە دەستە بەردەم محکە حاکمی دەڵێ شوێن وا دەڵێ ئەوەی نازانم بەوەی نازانم یان هە دەڵێ من شایدم هەر دەرێ من شادم دەری ئەو زەوازی ئەو هایە و نێگواستەوە بەرێت ئەم ئاگاشی لە هیچ نییە وڵازەوە خۆ خوای خۆی بەڵام ئێستا کاگارە من بمەوێ شایدێک بۆ زەواز بە 25,000 دەستم دەکەێت دەستم دەکەێت دەڵێن دیاردەیەکێ کاکە بۆ هەر کەیسێک شاهێریەکە دەڵێ کاکە قەزیەکەت بای ئەوەندە پارەیە هەیە گران هەیە هەرزان ئەمە تا چا ڕاستە وڵی هەیە شتەوە ئێستام یەک لەباری خۆم چوم شادیم لە بۆ گەنجەکیدا لە بۆ نفوسی بوو ینی بەس لیان پرسیم دەیناسی گوتم بەس لە دەرێ ینی هاوڕێمە و تا هیچ کەی نەپرسی و تا ئیمزاکە و بەخێت ئیمزا بکە هەروەندە هیچ بە پارەیان بێپان ناوەڵا ینی بەس هاوکاریت هاوکاری کرد ئەرێکوانە هات گوتی عەزم لێە کەسم لەگەدانیا هاوکاری بکە منیش وەڵا چوم یعنی ناچار بوو ینی تەکلیفەکەی ئەوە کابرا ناچار و گوتی کەسم لەگەرنیە تۆ ئاگاداری ئەو کەیسە مەسەلە دەڵێ هەر کەسێک شایدیەک بدا
شادیەکە ڕاست نەبێ لە بۆ زەواج ئێستا خێرە ینی زۆریان هێر بە پارە دەکەن ئێستا ئەشای کامل پێ لە ژۆرە ڕاوستە تاقیبەکە پارە دەکە هێشتیۆم زانیە و دیتی تشت دیتی تشت چەند پارە چەند پارە حەسە محاملەیە هێ بەلاشەکەی بە پارە بە پارە دەکە چیت جێلێ بۆ تۆ وەکو شۆفێرێکی تەکسی ئەوەی ڕاستی بەخیراتتان دەکەم ئەوەی ڕاستی بێ بەخۆم نەمبینیەوە بەس جۆبیست بوومە بەس ئەوی ویژداری نەبی ئیمانیشینە ئەگەر بەڕاستی ینی شایدی نەدا بەڵێ باشە هەر لەسەر زەواج شایدی دەدرێ یان خەڵکانێکان لەسەر قەزەی دیکە شایدی ئەوە لەسەر قەزیێدیش هەیە بەس هەیە خەیە پارێکی باشی بدەیتێ بالفعل دەرێمە قاتی لە گەورەکەیە وانە وایە وانە ڕاست حالەتی وانە بە پارە کابرا ئەمە دەبی هەموو شایدێک بدە بەێ جێویست بوونە بەلێ جێویست باش ئێوە چی دەڵێن سەبارەت ئەم بە مەمکیسەمە حالەتە چی تەواوە هێشتی وایە زۆرە ڕاستی ئاساییە ڕاستایی نییە بری ئاسایی بەشتی وایە ینی پێم بڵێن باشە ئەو کەسەی شایدی دەدا خۆ یەک جار شایدی نادەوانی ئەگەر خێرە پارە بی وایەوانێ بەردەوام ئیشی دیش کەسی ترشێ چۆن دە پێم بڵێ پێشتر لێرە لە محکەمەی قەدیم دیان گوت جەمعەتی هێشتن بیلای جەمعەتی هێشتن بیلای هەبوو بەس ئێستا بە مسەقەفیە دەرێن شاهدی لۆ زەواجی کە دەستە ژۆرێ بێتگە لە زەواج بەڵێ شایدی قەزەی دیکە دەدرێ مەسەلەی تاوانە دەزی ئیتکا کابرا هاتیە لێرە دەرێ وەڵام من ئینجازم لێژیریا نازم چم لێژیریا وەرە شایدیم لۆ بدە برێ وەڵاو کابرای دەناسم یا کابرای کات گوتی وەڵا ئەوە ئەم خێزانم تەراقدایە برێ و مدارانە لۆ لەکنەوە کابرای باشە وەرە شایدیم لۆ بدە یعنی زۆر شتیت کە ئەوە لێرە ڕوو دەدا بە پارە بەڵێ بەڵێ پارەکان چەندە وەڵا لە 25,000 دەست پێ دەکات تا بە ئەوەی مەزندێ کابرای هەتا سەرەوە هەتا سەرەوە ئیشی گەورە پارەی باشە ئیشی گچکەش پارەی کەمە چۆن؟ $300 قەزیەکان چیە؟ قەزیە تۆ شارەزایی باشە قەزیەکان چۆنە بەس زەواجی چۆنە زەواج ئەوە ناچم بۆ زەواج شادی بدەن ئەوەی خێری نییە زەواجەکە خێری نەماوە 20,000 25,000 ناچی ئەو بە دۆلار قسە دەکە $300 $400 دەدا بەس تۆ پێم بڵێ سون شوێن ناخوە کابرا ئەمە لە قورئانە لە مەسیحی بێ بە ئینجیل ئەوە لەخوا ناترسی لەخوا ناترسێ با سوێن هەر بخوا مامۆستاژیان سڵاوت دێبێ ماوەیەکی زۆرە و کارە دەکەی چەند ساڵ دەبی چەند ساڵ بە خدای زۆر نیە 30 ساڵێک 30 ساڵ زۆر نییە قەلب ساغ بێ و تەمەنت درێژ باشە دیاردەیەکێ خەڵکێک شادی بە ساختە دەخوا بە پارە ئەمە باشە ماوس ئەم دیاردەیە ناوەڵە ناوەڵە ئەوە جارێ دوو مخالفەیە یەکەمینیان مخالفەی بێ ئەمری خوایە دووەمینیش بێ ئەمری یاسایە بێ ئەمری یاسایە باشە شایدیەکان بە چ جۆرەکەن بەس بۆ زەواج دەدەن یا قەزیە دیکەش وەڵی دەزانی خوا قەزیەکە زۆربیان بۆ زەواج زۆربیان چونکە قەسام شەرعی حاکم داوای لێ دەکەن پێی دەردرێت و ئەوە کابرای دەناسی ئەوش دەرێ ئادری ناوی چیە دەرێ فران ناوی بابی نازانی لەو گۆڕی دەوەستی واناوەیە هەنچەر دەبی چەر دەبیکەوە ئەو فێرە لەکەن حاکمی ناڕوە بەڵام لە بۆ زەواجی زۆر جار هەیە دەڕوە باشە خەڵکێک ئەم کارەی کردە پیشەی خۆی هەتا چەند ڕاستەمە خەڵکێک کێ بە بەردەوامە ئەوی شەوکە ڕۆڵی بەڵێ هەیە من نازانم چێنەوە دەزانم من باسی خەڵکەکە ناکەم بەڵام ئەو حالەتە هەیە دەبێت چارەسەر بکرێت یان جاردەیەکی وەڵی دەزانی کووە ئەوە مەفروزە برین ئەو کاتبەی کەس ناوی شاهێدەکان دەنووسی لە زۆرێ ئەو تاکید بکە دەبی بۆ چارەسەر بەێ لەوێ دیارە ئێستا ناوەکان ببینی حاکم نازانی حاکم لەوانەیە نازانی شاهێدەکان ئەوەیە بەڵام ئەو کاتبەی کە لە زۆرێ دەنووسی مەفروزە هەو یەکەی وەگری یعنی ئەگەر بمانێت ئەم کێشەیە چارەسەر بکەین کاتبەکە چارەسەرەکە دەڵێ کاکە تۆ دوو جاریان سێ جیان دە جارەوە شادیدە خەڵکێکە بۆ دەجار شایدی بدە هەبووە تۆ لە ناو کێشەکانی خەڵکی وەک خۆت باسی لەوە دەبێت هەندێک جار باس دەوە دەکرێت خەڵکێکێ شەهادە یعنی شایدی بە پارە بکە ئەمە ڕاستە ڕاست زۆریان کەمەمان وەچی خۆرە وەکو خۆرە وەکو خۆرە هەرێ وەڵا چۆنە دە بە قەزیەکەم بۆ باسکە ئەوانە طبعاً دەراریان هەیە دەبیندرێن
دراري مثلا دبرسي لو عم عريز المشتكان مثلا دقري كابردنا ومحكمة لزول الشهادي بدزناكي فلان ناس شهادي من لوتس نازاي لوتس شهرات يتبجعك نازاي مسألة مثلا مام غليفة ناس مام غليفش ياك بيد بلي كاكا شهادي ترتيبها القرآن بخوي حلمي جوايات بتمشاكا تبرون هذا نوع محكمة كابرا شهادة شبيدوي بس شهادة خرابني بري خرابني نا خرابني كابرا شو شكو ملادي كسكية لو هم شو ناجي دواتي جمارة كذا بس هذا كان زاتر لو جمارة كذني نابت الشهادة مثلا ببارة أو مثلا كابرا جني لو كوري هنا حاكم دا عايدوا له شهادة إذا كذا بيني مثلا ما مغلفة برهاني دا بيني ما مغلفة جن لو كوري كم من ورا الشهادة ده احتياج باركة سنة ما مغلفة لا من باركة ورميتي باركة نعم باش تو ناكم دلين باركة سنة لا زالم بقول لا بيشت بنت هتا دورق لا بازازات ودري بازا تدورق راستك اشتا مثلا كابرا عربة كسبة دزناك او لقى معامل باشا جنجك پەیوەندی بە من دەکات دەڵێ کا کامەران ئاردێکی دەرەجەیەک بای چەند دەفتەرێکی لە ڕێگەی شایدەکی درۆزن دەینن حەز دەکەی و عەرەقەکەش لۆ تەزویر دەکەن دەینن بەڵام سەبارەت بە ساختە کەیسێکە بووە شایەتی ساختە هەبوو کێسە بووە گۆڕاوە لەوانە پارە کراوە ئەو کەسانێک کە سون بە قورعان دەخۆن و لە پێش مەحاکەمە ئەو دەویست سوندی یاسایی بخۆن لە پێشن ینی هەیە زۆر هەیە ئەمە وەکو سەرۆگرەخرای هەشتاوای کۆمەڵایەتی زۆر کەسمە بۆ لەکنی مەسەلەن لێهوردبین بوو من ناو دادگایەکان زۆری پێمان گوتیان شادی بە درۆ هاتیە بە پارە کراوە مەسەلەن میلیۆنەچی بە دوی بە میلیۆنە 2 میلیۆن کابرا عەبرە بۆ لەو شادە و شادە بینی بەڵام تو پێم بڵێ یعنی چۆن دەکرێت تاوانێک کە پەیوەندی بە ژیانی کەسێکەوە هەیە ماڵی کەسێکەوە کەسێک بە 2 میلیۆن سوێن بخوا بەدرو دەبێ بە قورعان زۆر ناخۆش ینی برێنەرەی کابرا عبرش بيتن 2 مليون ذي شهادة والله يقولنا عاوزنا يدخوا لا روي شرع لا إنسانية پێم بڵێ وەکو پارێزەرێک سەبارەت بە شایەدی سەختە چەندە ئاگاداریە و حاڵەتەی بەخوای لەو حاڵەتی کەیسمان زۆرە مەسەلەن پێشان مەسەلەن خەڵک لەبەر دینەکەی نێتوانی شایەدی بە درۆ بدا سوێندی بە درۆ ئێستا دییان بەڕاستی دینەکە نەمایەوە شایەدی بە درۆ لاواز بووە باوەڕی خەڵک لاواز بووە دینەکە هەرماوە بەس بەتاکید سوێن دەخۆ بە درۆ بەدرۆ سوێن دەخوا بینی تۆ بە چاوی خۆت بەڵێ بە 1000 کەیسیوامان هەیە 1000 کەیسی وە مەسەلەن ئەخر تۆ ئەزانی ئەگەر سوێن بە درۆ بخۆی نازانی ئەو کەیسە چی لێ دێت لەوانەیە کەسێک بکێتە خەتەریات ژیانی خەتەریات کەیسەکان چ شێوەیەکەن ینی کەیسەکان بەسیت مەسەلەن چۆنە ڕۆژانەیە بەسیت مەسەلەن لە بۆ ئەحوا شەخسی زەواجی ڕۆژانە خەڵک لەناو مەحکەمەیەکی دەینی بۆ شایەدێ باشە ئەی کەیسی گەورە هەبووە خەڵکێک شایەدی بدا بۆ قەزەیە کەیسی هەورۆ جینایەتمانە بۆ ئەو بۆ مەسەلەن ئاگەی لە ڕووداوەکە نەبووە بەس مەسەلەن یان خزمێتی یان ڕەفیقێتی یان سوێنی بە درۆ خواردە بە پارە شێ بەخوای بۆ پارە احتیمالە هەبێ من نبینەوە چایبەڵام احتیمالە باز دەکەن سوێن بە درۆ بەتاکید پێم بڵێ ئێوە وەکو پارێزەرێک ینی کەسێک شایەدی ساختە دەدا لە بەردەم دادوەر لە دادگا تاوانەکەی چێ بەڕاست هەندێک کەس دەڵێ کاکە تاوانەکە سووکە ینی حکومەکەی سووکە بۆیە ینی خەڵکێک هەیە بۆتە پیشەی شایەدی بە ساختە دەدا نەخێر بەنسبەت تاوانی شەهادەی زۆر کە دەکا شایەتی ساختە بە پێی مادە 252 لە قانون عقوبات عێراقی تعدیل کراوە ئێستا کە عقوبەکەی لە یەک ڕۆژ حتا 3 مانگ و هەیە لە حالاتی واشێ مشدد دەبی لە یەک ڕۆژ حتا 5 ساڵ و غەرامەشی عینی کات غەرامیشی لەگەرە لە 201,000
تاکو 1 ملیۆن 1 ملیۆن دینار بەڵام پێ دوایە ئەم سزایە وا دەکات خەڵکێک بگەڕێنێتەوە لەوەی تاوان ینی شایدی بە درۆ نەدا لە محکەمە والله خۆ تەزانی زروفی معیشی ئەو زمانەی خەڵکەیە ینی وای تێدەگەم خەڵکەیە ناچار دەبێ شتانە بکە ناچار دەبێ شتانە بکە بەڵام ئەگەر حکومەکەی گەورە مە خۆشم ئەمەدی شورتەی خانە نشینم ینی شتیوا زۆر ڕوویداوە لە بنکەی پۆلیسیان ئێستا وەکو پارێزەر تۆ باسی کەیسێکم بۆ کە چی ڕووی داوە مەسەڵەن خان و بەناوکردن جاری وها بووە چۆ شەهادەی زوری داوە گوتی من ئەو کابرای دەناسمەوە خانووکەی فرۆشە و پارێ وەرگرت و تۆ لە ئەسڵش داوە لە ئەسڵش وایە لە تاپۆی کۆن کە لە تەنیشت قەلا بوو ئەلەوێ زۆر جار مەشاکل ڕووی دەدا لەوێ ڕووی دەدا بەس طبیعی قانون یاسا هەبوو شکات دەکرا و دەگیران و تەوقیف دەبوون محامیان دەگرت بەس من حتا ئێستا کێسە شوان بۆ ناتوە بەس لە محکمە جینایەت ڕوویداوە شتانە خصوصەن تەزویر چ بکرێت بۆی کۆنتترۆلی ئەو دۆخە زۆر یعنی تەزویر باشە چ بکرێت بۆی کۆنتترۆلی ئەو دۆخە بکرێت ڕێگرینە طبیعی پێویستە ینی بکرێ یان ڕێوشوێنەکە یاسایەکە ئێستا و نوێ تونند کراوە جاران حتا سێمان بووە بزانم لە بیرم نەماوە جەنابی پارێزەر سەبارەت بە شاهێدی ساختە حاڵەتە دیاردەیە چییە مەوزوعەکە بەڵێ دەتوانم ئیستا برێم بوویتە دیاریدا بەڕاستی ئیستا دەبینین لە بەردەم دادگای هەولێر کۆمەڵە کەس خەڵکی بێئیشن هاتوونتە بەردەم دادگای هەولێر شاهدی دەدەن بۆ خەڵک بەپارە ئەوەی بەخۆم بەدوا داچوونم کردیە لەو خەڵکو و مڕاجعانەی کە دێنە ئێرە پرسیارم لێیان کردیا گوتیان ئاگدارین ئەوان کە داوایان لێکرایە شایدی بەسیط هەیە لەسەر بابرێن پەیوەندی بە زەواجی هەیە و بە تەلاقی هەیە و بە جیابوونەوە هەیە هەتا 50,000 دەڕوا بەڵێ کەیسی تر شایدی بەسیط بەڵێ بۆ زەواج 50,000 کەیسی تر هەیە لۆی بسەلبێنن بۆ دادگای ئەو کەسە باری دارایی باشە هەتا دادگا بڕیارەی قورسی لەسەر بداتت هەتا $300 دەڕوە $300 ئەو شایدانەش تەنها لێرە نادرێ بەڵێ بەشێک لەو شایدانە دەستنە دائیرەی تەنفیس واتە فەرمانگەی جێبەجێکردنی دادی هەولێر کەوایە ئەمە دیاردەیە نیوەکو بڵێ بۆتە پیشە بوویتە پیشە بۆ چونکە هەندێک کەس هەیە کە دێتە لایمە کەیسی هەیە دەڵێم دەبی بسەلمێنی بەشاهێت درێشایەت هەیە لە بەرامبەر دادگای هەولێر یانی شتەکە بەڵێ ینی زۆر بەڵاو بووە بەڵێ ئەو شایدانەش چارەسەر چی ینی بۆچی ئەو شایدانەش ینی کە دێن بە زیرەکی شاید دەن چۆن لۆ نمونە ئەو ڕۆهاتینە شایدیان لە بەردەم دادوەرێکدایە هاتا دوو مانجی کە ناچنەوە بەردەم ئەم دادوەرەی تاوەکو دادوەرەکەی نەیناستەوە یاخود تاقیب دەکەن بزان ئایا دادوەرەکە گۆڕاوە هاتا بچن دادوەرمان هەیە لێرە لە دادگای هەولێر بە تەرکیزە وردا ناوێرن لە بەردەم ئەم بەڵێ لۆ چونکە هەندێک دادوەرمان هەیە وردن زیرەکن دقیقن دەزانی ئەوە دووەم جارێک شاریددا تێبینی دەکاتن لۆی ئەوان ناوێرن هەروەستە دەکەن لەوەی باشە بۆ چارەسەر چ بکرێ باشە بۆ چارەسەر ئەنجومەنی دادوەری لەگەڵ وەزارەتی ناوەخۆ ڕێ شوێنەکان توند بکاتن خاستن لە بەرامبەر دادگای هەولێر بەڕاستی نابێ بمینێن سینگیان هەیەمانە شوێنەکە وەکو چایخانەیە دادەنیشن لەوێن دەر بەڵام شتەکانیان بەنهێنیە بەنهێنیە یعنی لەبەرەوەی ئەو کارانەی کە دەکەن تاوانە لۆی هەتا پێیان دەکرێت بەنهێنی بیتن بەڵام ئێمە وەکو پارێزەران یعنی بە ئاشکرا هەستی پێ دەکەن جەنابی دادوەر با بزانین سەرەتا بە چێ دەگوترێت شاید چێ مافی ئەوەی هەیە لە کەیسێکدا ببیت بە شاهێد هەر کەسێک 18 ساڵی تەواو کردبێ یانیش لە ینی عقلی تەواوبی کە بە چای خۆی ڕووداوەکی دیتێ پێدەنە شاید دەتوانێت شایدی بدات توانێت شایدی دەبە باشە ئەو دەرفەتە قانونیانەی کە هەیە هیچ دەرفەتێک لەولا لەملا هەیە خەڵکانێک بتوانن ئەم دەرفەتە بقۆزنەوە شایدی بە ساختە ببن لەوانەیە هەبی لەوانەیە هەیتمان مەسەنە خەکەکەیە دێتن بە درۆست شایدی دەداتن لەوانەیە مقابل مەسەنەن خزمی کەسەکەی بیان بە پارەبی هەیە حالت بووە حالت بووە بەڵام باشە کە حالەتێکی وا دەبێ لە کاتی ئاشکرابوونی ئەم کەیسا سزاکەی چی دەبێت؟
بەپێی مادەی قانونی عقوباتی عراقی 111 ساڵی 1969 مادەی 251 و 252 253 خاصن 252 عقوبەکەی حەبس و غەرامەیە. حەبس و غەرامە بەڵێ واتە ئەو جەریمەیە جونحە کەتنە تاوان نییە. عقوبەکەی حەبسە حەبس و غەرامە یان حەبس یان غەرامە. باشە ئێستا هەندێک جار باس دەوە دەکرێت خەڵکانێک لە باتیەوەی بچن کە سابەتی بکەن مەسلەی فەراغی قانونی کە دەبینن دەرفەتی قانونی دەبینن مەسلەی شایدی ساختەیان بۆتە کەسابەتی لە بەردەم دادگاکان محکەمەکانی کوردستان دەوەستن شایدی ساختە دەدەن ئەمە تا چەند ڕاستە محکەمە دەبێت لە کەیسێکی لەم شێوەیە چه هەڵوێستێک بنوێنێ هەر کاتێک بۆ محکەمە ڕۆم بۆ کە ئەو کەسێ هاتیە لە بەرامبەر دادوەر پاشۆ کە سوێندی خواردێت دەرچوو قسەکەی درۆیە ئەو شایدی کە دیدە درۆیە ئەو دادگا یەکسەر مباشرەتەن یەکسەر داوای ئیزراعاتی یاسایی دەکات ئیزراعاتی لەگەڵ یەکسەر خەڵکیشی سەربەخۆی لەسەر دەکرێتەوە. باشە خەڵکانێک هەیە بۆ ئێمە باسییان کردو گوتی کاکە ئێمە بە چاوی خۆم بینیومە دەڵێ کاکە ئەمە شایدەکەی سەختەیە ڕازگۆ نییە لە کابرا من ناناسێ ڕووداوەکە نبینێ بەڵام لە بەردەم حاکمیش شایدی داوە خەڵکانی والە چی بکەن چ ڕێو شوێنێک بن ئایا دەتوان سکاڵا تۆمارکەنەوە دەتوان سکاڵا تۆمارکەن لەیان دادوەر لێکۆڕینەوە ینی بە شێوەی کەیسێکی دەبەست دەوی ئەوانی شایدیان هەبیتن کە ئەو کەسێک کە دێتە بەرامبەر دادوەر پاشۆی کە سوێندی خوارد دەرس و شایدەکەی ساختەیە دەتوانێت سکاڵای یاسایی لەسەر بجوولێنێت. باشە جەنابی دادوەر یعنی شایدی ساختە حالەتی یعنی ژمارەکەی کەمە یان حالەتەکەی یەکجار زۆرە پێویستە ڕێجی نانە حالاتە حالاتە کەمە بەپێی چەند ساڵێکە لە دادگایە حالاتە ینی زۆر نییە زۆر نییە زۆر ینی لە کەیسی گەورەش نییە هەندێک دەڵێ کەیسە بۆ شایدی بە 20 میلیۆن سوێندی خواردووە بەدرۆ هەندێک نازانم چی ینی سوێن خواردنەکە تەواو هەر کەسێک بێ سوێن بخوا حاکمی تر قبوڵی دەکات بەڵێ قانونە مەسەر هەر کەس هات پێشە دادوەری سوێندی خوارد قانونە ئیفادەکەی وەردەژی قانونە ینی قانونە حاکمیش دەبێت ناچاربی پابندی قانونەکە ئیسراعاتەکە وات سوێن بخوا و باوەڕی پێ دەکرێت باشە کەسێک شایدی بە ساختە بدە ینی دەرکەوت بۆ دادگا کە ئەمە شایدەکەی ساختەیە یان حکمی چییە بە تاوان لە قەلم دەدەیان بەکەتن هەر کاتێک بۆ دادگا ڕۆم بۆ ئەو کەسێک کە شایدیدایە وای کرد کە تۆمەتبارێک تۆمە بکرێ و حکم بدرێ بەپێی ئەو حکمی کە تۆمەتبارەکە تۆمەتبار کرا شایدەکەش دەبێت دەفسی حکم بخوات هەرچەند بێت هەرچەند بێت ئەگەر 10 ساڵ بێ 10 ساڵ. شاهێدی ساختە بۆ کەیسە جۆر بە جۆرەکان چ لەلایەن هاوڵاتیانەوە چ لەلایەن پارێزەر یان دادوەرانەوە حاڵەتێکە کە بۆتە دیاردە و خەریکە تەشەنەش بکات خەڵکانێک بە مەبەستی پەیداکردنی بڕێک پارە شایدی لەسەر کەیسە جۆر بە جۆرەکان دەدەن کە لە 10,000 دیناری عراقی دەست پێ دەکات تاوەکو ملیۆنان دینار کە چارەنووسی کەیسەکان بە شێوەک لە شێوەکان دەبەنە عقارێکی دیکە هەرچەندە بەپێی یاساکانی عراق سزا دانراوە کە هەر کەسێک ئەم تاوانە بکات سزا دەدرێت بەڵام لەگەڵ ئەوەشدا دەرفەتی یاسایی هەیە کە کەسانێک شایدی بە ساختە بدەن چارەسەر لای دادگاکانی هەرێمی کوردستانە چارەسەر لای ئەو فەرمانبەرانەیە کە ناوی شایدەکان دەنووسن نابێت دووبارە ببێت چارەسەری دووەمیش ئەوەیە کە هەر کەسێک شایدی بدە پێویستە وێنەکەی بژیرێت جارێکی دیکە نەتوانێت شایدی بە ساختە بداتەوە جێبەجێکردنی ئەم ڕێنمایانش بە تەواوی ئەم کێشەیە کۆتایی پێدەهێنێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.